السلام عليكم ورحمة الله وبركاته. بەڕێزان و خۆشەویستان، ئینشاءڵڵا چەند دەقیقەیەکی ئیمانی بێکەوە لە خزمەت ئاەتەکانی قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەبین. ئینشاءڵڵا دەبێتە مایەی پتەوبوونی ئیمانمان و پتەوبوونی ئیلتیزاممان بە ئاینی ئیسلامی پیرۆز، وهەروەها وا دەکاتن زیاتر ئاشنای دینەکەمان بین و ئاشنای ئیسلامەکەمان بین. بەڕێزان و خۆشەویستان، بابەتەکەمان کە بابەتی ئیمانە، ئیمان و ئیسلام لێک جیانینە. لەبەرەوەی تەماشا بکەین بە زمانێکی سادە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم پێناسەی ئیسلام و ئیمانی لە بۆ سەحابەکانی کردووە، وەکو لە حەدیثی جوبریل کە ڕیوایەتی هەردوو ئیمامی بەڕێز ئیمام بوخاری و ئیمام موسلیمە و لە زۆربەی کتێبەکاندا نەقل کراوە. حەزرەتی جوبرائیل هاتە سەردانی مەجلیسی پێغەمبەری کە صلی الله عليه وسلم کە حەدیثێکی درێژان ومان خوێندوتمانەوە و بیستمانە و لە کتێبەکان هەر لە منداڵی و لە ئەربعین نەوەوی لەبەرمان کردووە کە پیاوێکی جلوبەرگ سپی خژم و ڕەش هاتە خزمەت پێغەمبەری صلی الله عليه وسلم، لە لای پێغەمبەری صلی الله عليه وسلم دانیشت و کەس لە ئێمە نەیدەناسی حەدیثەکەی ئیمامی عومەر دەجێڕتەوە. قال يا محمد فأخبرني عن الإسلام. داوای لە پێغەمبەری صلی الله عليه وسلم پێی بڵێ ئیسلام چییە، پێناسەی ئیسلام، ڕووکردنەوەی ئیسلام بداتێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە پێناسەی ئیسلامەتیدا فەرمووی ئەوەی کە شایەتمانی بینی کە ئەشهەدو أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله، پاشان إقام الصلاة وإيتاء الزكاة وصوم رمضان وحج البيت إن استطعت إليه سبيلا، بەچەند لەفزاتیە. ئێستا خۆشەویستان تەماشا بکەین یەک لە پێناسە وردەکانی کە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لە بۆ ئاینی ئیسلامی کردیا ئەو پێناسە ئاسانەیە، بابەتبوونە بەچە بەشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله، كەوە کەلیمەی تەوحیدە واعترافە بە معبودێکی حەقە خودای ذاتی ئەڵڵایە و ئاعترافەکە بە هەر شتێکە پێغەمبەر صلی الله عليه وسلم محەممەد صلی الله عليه وسلم بە ئێمەی ڕاگەیاندووە. ئاعترافە و ملکەتی و پابەندبوون بە هەموو فەرمودەکانی ئەوە. پاشان پابەندبوون بە نوێژە، بە زەکاتە، بە ڕۆژیە، بە حەجی ماڵی خوایە. تەماشا بکەین لە زۆر فەرمودان ئەسحابە هەبوو داوای لە پێغەمبەری کردیا صلی الله عليه وسلم دەربارەوەنە. مثلا فەرمودەمانەیە لە بوخاری لە کتێبەکانی تر: يا رسول الله أرأيت إن صليت المكتوبات وصمت رمضان وأديت زكاة مالي وأحللت الحلال وحرمت الحرام فمن أين أنا؟ تماشاکە پێم ئەسحابە بووە بە سادەی پرسیار کرد: یا رسول الله ئەگەر پێش نوێژەکەم بە جوانی کرد پاشی مانینان و مانجی ڕەمەزان بە ڕۆژی بووم و زەکاتی ماڵی خۆمدا، ئەمن لە چێمە؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووتی تۆ لە بەهەشتی، تۆ لە بەهەشتی. هەتا فەرمودەیە فەرمووتی لەگەر شەیدان و پیاو چاکانی. یعنی ئەو تەعقیداتەی خەڵکی لە پێناسەی ئیسلام دروست دەکا، ئیسلام دینەکە فەلسەفەیەکی وا و کەستەی ناگا، هەزار و یەک موجەلدی ئەوەندەی دەکۆڕێ، ئەوەی دەکاتە بەرنامە. کاچم وەڵای پێغەمبەر صلی الله عليه وسلم لە بۆ سەحابەکان بەو نوعی تەفسیری کرد. ئەو تەعقیداتە نییە، ئەو وردەکاریە و ئەو میکرۆسکۆپ لە چاوکردنە لە ناو شتان بگەڕێ، ئەو ئیسلامەتی بەو معقەدەی نییە. پێغەمبەر صلی الله عليه وسلم چێ پرسیار دەکا؟ حەزرەت جوبرائیل چێ وەڵام داتەوە؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم دەرسەکە لە بۆ چێ قوتابیەکان ئەسحابەکانی پێغەمبەرینە. حەزرەت جوبرائیل چی فەرموو لە ئاخری؟ قال صدقتە، تەئیدی کرد، فەرمووی ڕاستت فەرموو. ولا تفسیری ئیماندا پاشان کە هات سەر ئیمان تەماشاکە پێغەمبەر صلی الله عليه وسلم تفسیری ئیمانیش لە بۆ حەزرەت جوبرائیل کە فەرمووی چێ؟ الإيمان أن تؤمن بالله وملائكته ورسله وكتبه حتى والقدر خيره وشره. كواتا أركان إيمان بابنبون بأركان إيمان أو شج ركنا أو حقيقة إيمانا
ئەو هەموو قیل و قاڵی دروستکرایە بەناوی ئیمانەوە و بەشەکە لە ئیمان و ئەگەروانەکە کافرە و ئەهان لەبی لە دەرەچی و ئەوە نازام چیە بۆ خۆی ئەسحابەکانمان فێر نەکراینە پابەندبوون بەوانە حقیقەتی ئیمانە لە بۆ عەوامی خەڵک لە بۆ عامەتی مسلمانان فێربوونی ئەوەندە ئیسلام و ئیمانە فێربوونی ئەوەندە بەسە ئەو وردەکاری وردودانە ئەوە تایبەتە بە عالیمان تایبەتە بە زانایان و ئەو شتان لە کتێبەکانی عەقاید نووسایە ئەو وردەکاریانە و هینان و برنە بابە لە ڕێگایەک بوو لە ڕەدانەوەی فەلسەفەی کە ماتروودی و ئەشعری و ئەهلی سونە و جەماعە و بەزم و ڕەزمانە کە پەیدا بوو ئەوانە خۆ ناهاتن لەکنە هەمیان ئەرکانی ئیمان ئەو شەشەیە بەڵام لە ڕەدانەوەی معتەزیلەی لە ڕەدانەوەی فەلسەفەی کۆن لە ڕەدانەوەی قەولی فەیلسوفەکان ئەو قیل و قال و هینا و برنایان کرد بەڵگاینا زۆربەی بەڵگەکانە عەقلینە نایانگوتێەوە بەشەکە لە عەقیدەی ناوێن لە نایە ئەرکان ئیمان ئینسان بە ئەرکان ئیمان مسلمان دەبی و بە ئەرکان ئیمان خەلی هەبوو لە ئیسلام دەستەرێ ئەنی کەواتە کە کاتێک دەمانەوەی خەڵک بێتە ئیسلامەتی و ئیمان و ئیسلام ناسی وەکو پێغەمبەرمان صلی الله علیه وسلم بەو سادەیی فێریان بکەین لە ئیماندا خۆشەویستان خاڵێک هەیە لە هەموو خاڵەکان بزرتر و بەمشکلەترە ئیمان بەخوا زۆر بە ئاسانی ئینسانە دڵی خۆیدا بە فیترەت خوای گەورە دەناسیتن مەلایکەت تەماشا دەکەین بە ئاسانی لە قورئان و فەرموودە شارەزایان بووینە هەر لە منداڵیەوە دوو مەلایکەت لە قەبری پرسیار لێ دەکاتن باوەڕی و پێغەمبەران هەر منداڵی و فێرکراینە 124,000 پێغەمبەر کە ناو خەڵکی بڵاوە بەڵام ئەوەی کێشەی لە سەر لەبیر و باوەڕی مسلمانان تێنەگەیشتن مەسەلەی قەدەرە مەسەلەی قەزا و قەدەرە خۆشەویستان قەزا و قەدەر بڕیارێکی ئەزەلی خوددایە بڕیارێکی ئەزەلی خوددایە بڕیارێک و نەخشەیەکی داناوە ڕۆژانە ئەو نەخشەیە جێبەجێ دەبی ئەو قەزا و قەدرە بە زمانێکی سادە زامە تێی دەگەین تێی ناگەین ئاشنانی پێی ئاشنانی نا تەماشا بکەین ئەوە هەمووی قەزا و قەدەری خوایە قەزا و قەدەر علمەکی وردە و پاشنە علمەکی بزرە لەسەرەوەی علمە ئاشرایەکانە لێکوانە بە کورتی تیشک دەکەنە سەر قەزا و قەدەر لەو بوارەوەیەوە و بێهێندشتی بزانین کە مەسەلەیەکی زۆر وردە زۆر نەچێ ناوی زۆر خوای تاوانبار نەکەین زۆر لە خۆمانەوە بڕێ لە سەر نەدەین بەڕێزانە خۆشەویستان هەمومان سوڕەتی کەفمان خوێندێ هەمومان سوڕەتی کەف زومعان زۆر بمان دەخینین و باسی ڕووداوی چێ دەکەین ڕووداوی حەزرەتی خضر العەبد الصالح لەگەڵ چێ لەگەڵ حەزرەتی موسای حەزرەتی موسا خوای گەورە تەوڕاتی لە بۆ ناردووە و پێغەمبەرێکی مرسەلە و لەگەڵ خوایدا بێواستە قسەی کردیان ئەوزە خوای گەورە باسی ئەوەی لە بۆ کرد کە لە تووش عالیمتر هەیە هەستا گەڕا لە چێ لە مەجمع البەحرەین درێژ نەکەینەوە لە مەجمع البەحرەین مەوعیدەکەی بوو لەگەڵ ئەو گەنجەی کە لەگەڵی بوو کە گەیشتە مەجمع البەحرەین دیتی پیاوەکی پیر لای بەردەچی گەورە ڕاوەستایە چۆ لای فەرموو چت دەوێ گوتی هاتیما لەگەڵ دمی فێرە عیلم بم یا موسا ئەتو پێغەمبەرێکی مرسەلی تەوراتت لە بۆ هاتیە سەحوفت لە بۆ هاتیە لەگەڵ خوای مباشر قسەی دەکەی یعنی چ دەوێتن فێرە چ عیلمەک بی تەماشاکە خۆشەویستان ئینسان هەر چەند مەقامی بەرز بی هەر چەند گەورە بی لەوێ عالیمتر هەیە ئەو یعنی ئەو عجبەی کە ناو خەڵکی خۆمان هەیە ئەو کیبرەی ناو خەڵکی خۆمان هەیە ئەو داعیە و تەکەبوڕی ناو هەندە خەڵکی بەناو ئەهلی عیلم هەیە بەڕاستی کارە ساتە زۆر بتەواضعیوە هل أتبعك على أن تعلمني مما علمت رشدا ڕێگات دەی دەرفەت دەی هەندێک علم فێرکەی لەوەی کە خوا دایەتی بە تو بەڕێزان هەندێک علم هەیە خوا دایەتی بە هەندە عەبدان پێغەمبەریش نینە و مەقامێکی خاصی خوایانە لای خوای و ئەو علمەی خوای گەورە زارۆ دایەتیوان
نيدي تعب دشتكا ذلك تمشاك قضاء وقدر كوا هم دزايت بحثة موسى فرمو إنك لن تستطيع معي صبرا أتناتا لقى الصبر دبي طبعا فانطلق خواهي قورا يعني موافقي كردكا حضرت موسى درج دكين وآتكان بقري كوت يكمش تسيكر حضرتي خضر كجيشنا كشتيشي كخلقش فقير داما وجير دست خارج كسابة وتجارة بون ياك سر كشتكي ليكم كردن هامو بك خاز زان چه روش زرری کردیا چشتکانی خسار بوا سندین فقیر لوانه اوروکا ناو کشتکان مایتوا تازیر زرری کردیا سر گورایا لوان شتیان دکان نقوم بو بیتن حتی پیگو قال أخرقتها لتغرق أهلها حضرت موسى بهمو علمي خوي وتكون تكلبوا خلقي بخنشاني لقد جئت شيئا توشاك نكره شيء نابزيه ناريه ما شاب كاين كنا إنسان حسيت خلص بيوت أتو الصبر دنيا لقرم كرتي نعطي الصبر بقري أجر وابي لقرم ما قري لا دي سوالدات تداخلنا كا أو زارت سكر بسريعي قاشتا جنزة كشتي جنزة كشتي أو زاريزا حسيت موسى لبيسا كابراء كشتي بناهق حزب الجينية يا زاري أو زارت سكرت حرفولو تمشى أقتلت نفسا زكية بغير نفس أو ذات مشاكل كار الشكل خوش يستان باشان كأوشتانا كوتايات تساو بيكوتنا كان بيكومون عصي خضر بانج كرت وتياو كشتيا حكمة كيلبو لورت تكونم كرت الصديق الفقير لا قدري خواي ناقة بلا مو قدري خواي شارويا حضرتي قدرات بأمري خواي بقدري خواي أو شيء زي بذكرت بلام لاي خلشتيا كارساتا بيو خرافات أواي كرت بلام تمشاكين قدرك وانا مو أستاو كان زي كشتي لبتسمو حضرتي قدر رون كردوا لمستقبل أم دارا جورد بيدايك وباوتش خوستكا تش كفر دكا طغيان دكا ومن دارا خواي جورا من دارا بردوا من دارش باشتريان دا تيلي بيري بكال شاميتن استاو او دايكا حتى ما يتزرج دستي بو نوعش دبريتن كاو مداري بنا حق كجدا كقاتل جدارنيا كقاتل كرنجدا حتى دبري لضل درناتي بلا ما قدري خوايا لا يديارنيا بس لا حسيت خزر دياربو وعزتي موسى قورت النقدي قرد والله لا يشق ديار ربو هلا بيش تساوي خوي دديد باشر حزتي خضر هاتي كرت دیوارەکەی لە بۆ ئەو منداڵان چا کردەوە یاخۆ منداڵانی جوزدیان نەبوو نەشیان دەزانی پارەش گەنجینە و زێڕ لە بنەوە دیوارەیە هات ئەو بەزمەی کرد لە بۆ ئەوانە فەرموو ئێستا خۆ لەو منداڵان دیار نییە کە بابیان ساڵح بووە تەسیری چێ بووە مەسەلەکە لێرە چێ خۆشەویستان قەدەری خوای بزرا زۆر زەرەمتەی ناگەین لەبەرەوەی لە وردەکاریەکان تفاسیلەکان نەپێچینەوە پیغمبر صلی الله علیه وسلم لكاتي هالكار الساتي رداوك ما شاء الله كان وما لم يشاء لم يكن لا حول ولا قوة إلا بالله أو إخوان يستيبو أو إخوان نابت خلاص تاو أنت مشاكل برزان أو راسا مسكوا والله درس عبرتي تدايا أو ما ناوي برمزان أو قدر علمك حضرت موسى پیغمبر مرسلا نيدزاني وإمش نايزانين ئێستا بێنە سەر ئیمان خۆشەویستان تا قەشتێک بتوانی گۆڕانکاری لە ئینسانی دروستکە ئیمانە و ئەو ئیمانە چۆن بی گۆڕانکاریکەش ئەوها دەبیتن تەماشا بکە ساحیرەکانی فیرعەون کە هات لە بەرامبەر حەزرەتی موسا کە ڕۆژی موبارەزە بوو یەوم الزینا کە لە قورئانی هاتیە یەوم الزینا یەک لەوانە مقاتیل دەڕێ ڕۆژی نەورۆزێ بووە مقاتل دري روجي نوروزي بوا نوروز هلا حدود هندستان والصين حتى تونس همو نوروزيان هي هموش نوروز بكاردين قبتيكاني مصر يكم روج للصالي قبتي ناوي نوروزا
یەکەم ڕۆژ لە ساڵی قبتی ناینۆرز یان کەواتەوە شتەکە شتەشی یان دینیە یان پراتۆرەتە سپێوەدی بمەنەتەوەیەکی تایبەتنێک کە خەڵکی ما وا خۆی لە بۆ شێت کردیە تەماشا بکەین ئەوانە یەکەم جارکات لە مەیدانێ گوتن ئێمە بە عیزەتی فرعونی بەسەر دەکەوین هەتا گوتن فرعونی ئەئینە لەنا ئەجرەن ئین کوننا نەحن الغالبین ئایا پاداشتێکمان هەیە مەقامێکمان هەیە نەوتش زاعەمان هەیە ئەگەر ئەمە سەرکەوتین قال إنكم لمن المقربين يعني مقامي نزيجان ذاتي بەڵام ئەوانە ئەو هەموو سحر و کوفرە پاسە لەحزەشی چیان کرد سزدەیان لە بۆ خوای ڕەب العالەمین برد وألقي السحرة ساجدين وألقي السحرة ساجدين قالوا آمنا برب العالمين رب موسى وهارون بس لسورة عرب بزورك لسورة قصص بزورك يعني خواهي قورة تكميلي بابتك بيكوتك استا لو كاتك فرعون بخواهي قوري خواهي نزاني بس بوك مقام نزيقتو بي معجبون بلان باش او لحظة كحقيقة انه بديار كوت تيان قلت يكسر فرعون قلتي سكن تهديدي كردن بكشتن تهديدي كردن بكشتن بلان تكشتنك لأصلبنكم في جذوع النخل أو لا داشكا لصورتي أعراف بزرشكا داس بيتسانو برينو أو لدار دانا يكسر قلت يكسر والله ما ينتسبوا ها وما ترقم منا إلا من أن آمنا بآيات ربنا لما جاءتنا هي استسرني استكبك فاقضي ما أنت قاضي استكبك هي سهنزة الدنيا هي استوان ماني تنا إيمان بخواي هنايا ساعة إيمان هنايا صندقك سن يوجيان كردية صندقك سن عبادتيان كردية صندقك سن ختميان قرآنيان كردية صندقك سن حجيان كردي عمريان كردي صندقك بوت دقيقة كإيمان سو عقليان سو مشيان كامل قوران أو خوايا بشري طاقي بو عبدتشي بيهانا وباس ياكل وبيبنت ياكل لبريار كانش لي بشمان بنوه أوا لدى السكاني رابردو تمشابكين درسي بيغمبراني رابردو لسردمي بيغمبري خوان صلى الله عليه وسلم إمام عمر أو ما نزانين يقل عنوانه كانت زبار الزاهلي تماشا بكين بياو الرق بياو الشرانجيج و خلق هم اللي ترسى حتى محاولة كشني بيغمبري ذيك صلى الله عليه وسلم بلام كإيمان سودري قورا كإيمان سودري قورا كان مسداد بو عمراء حزب بس ورد لا مشتشتا لقبي فاروق ورقد سندين آيات لصداوا وتمناوي لقرآن بيروز دا بزيوا كالكتب كاني تايبت بخوي بجاني إمام عمر نقل كلاه طبعا شاب كنت سبا شرش يدرس بو ليلة غزايا كان أصحابه كاتب لا بيغمبر صلى الله عليه وسلم كابرات عربي هاي هات بلا قلت غزايا بكم فرمو شاهدين كخواي بشريكو أم بيغمبري خواي ما فرموي بلي قلت باشا أجر من الشهيد ونزي قام شيء فرموت زيقات باشتا سند كخرماش تقد لازمو قلت والله حتى وانت ودكم زور كاتك زوري دخاني لبوت سنة باشتكي خرما كان فردا ورويشت شهيد جمو تمشاب كاين اواني هيس كردوان نكردي بلحظات تمشاب كيجيشنا ومقامي أعرابيش كاتل پیغمبر صلى الله عليه وسلم قلت يا رسول الله أجر شهيد بم حتى لحظات إيمانيين أبو أجر شهيد بم يعني جيغام چندره فرموي زياد باشتا لغزاء دا شهيد نبو أولي هاتوا لدا بشكرني غنيمة عندش تيان دا قلت أنا أوا لبتوا قلت والله ملبوينا هاتما ملواتما شهيد لبنا وباشت يعني تمشاك إيمان كو قوران كاري دروز دكاتن إيمان بو نوعي خلق كان دقوري كوات هركاتك إنسان ديت
ئیمانەکەی کۆبوو هەڵسو کەوتی ئەوها دەبی بەڵام وریابن ئیمان بریندار دەبی ئیمان ژەنج دەگری ئیمان کەون دەبی وەکو فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم هاتیە کە ژەنج دەگری کە وەکو جلوبەر کەون دەبی ئەوانە دەبی نوێکەینەوە وەکو قاعیدەی تەماشا بکەین جۆگرتی قورئان تەقوا عەمەلی ساڵح زادت و ئیمانن کە لە سوڕەتی ئەنفال هاتووە کەواتە بەتاعات و بەعیبادەت و بەخواپەرستی و بەکردەوەی چاک ئیمان زیاد دەبی و بەکردەوەی خراپیش ئیمان لاواز و نەخۆش دەبی ژەنگاوی دەبیتن ئایا ئیمان بەس لای مە وایە نەخێر لای ئەسحابەکانی پێغەمبەری صلی الله علیه وسلم ئاها بووە ڕۆژێ حەنظەڵە گەیشتە ئیمامی بەکر ئیمامی بەکر پێی فەرموو کوی گوت وەڵڵاهی بوویمە منافق وتی لەبەر چێ وتی وەڵڵاهی وچ لای پێغەمبەری صلی الله علیه وسلم لە مەجلیس سەوینە ئیمانمە زۆر فولە تەقوامان قەناعەتمان زۆر زۆر گەورەیە بەڵام شتە سەری شێ و ناو بازاڕ و ناو ماڵ و منداڵ بەناو عشکەینە ئیمامی بەکر فەرموو وەڵڵا میشۆمە هۆڕ بوو شەهۆش بوون ئاخری هەموویان چەند سەحابەش کە چوون لای پێغەمبەری صلی الله علیه وسلم پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی دەم نادەمە یعنی ئیمان بەزم دەکات ئەگەر هەموو کاتێک فەرمووی ئەگەر هەموو کاتێک چۆن وەکو لای من بن لصافحتكم الملائكة في الطرقات هذا في فرم ملائكة للرجاوبان دو قتل لقل دكاتن أجر هم كاتك لما تسي بيغمبر كوبن هم كاتك وابن ملائكة خوال للرجاوبان دو قتل لقل دكاتن صافحتان لقل ذا خصوصاً كات الطاعة عبادة إيمان من برز دكاتوا وجناه تاوان إيمان ما نزم دكاتن لێردا چەند شتێکەیە پێویستە وریایان بین بەڕێزان هەندێک خاڵەیە زۆر جار گومان و چێشەمان لە بۆ دروست دەکات پێویستە بزانین زۆر جار ئیمان غیرەتە چداتە ئینسانی بەڵام غیرەتەکە لە قالبی غەڵەت بەکاردێ زۆر جار ئیمان ئازادیەک حالەتش بە ئینسانی پیشاندا بەڵام ئەو ئازادی ئەوانە زارۆ لە سنووری شەرع دەری دەچێنی دەبی لە شتێک وریابین بەڕێزان یەک لە شتەکان وریابین ئێستا خەڵکێک هەیە زۆر بە خراپی لەگەڵ منداڵی خۆی مەعامەلەیەکە وەڵا نوێژە ناکا کاکە برزانە سنووری شەرع کووە پێغەمبەر صلی الله علیه وسلم هەتا 10 ساڵی ڕێگای نەدایە لە منداڵام درێ لێدانەکەش فوقاهای ئیسلام ڕوونیان کردیتەوە بۆ شتێ گەر لێدانەکە ئیستیفادەیە بوو نەک زەرریە بوو ئەگەر لێدانەکە وای کرد منداڵەکەی جاری هەرتەبی بڕوە نابی لێدەی وەگەر لە حالەتێکی مەسەلەن ئەگەر جێیەکی بشتێنی زەرر بەلەشی بگە نابی ئەوانە ئەو ڕۆکە لەوانەی گەنجێک گەر داک و باب تووڕە من بەڵێ وەڵا لەسەر شتەی دەری دەکەین لەوانەیە فێرە مخەدیراتیش دەبی لەوانەیە فێرە شتی زۆر قۆڕش دەبی لەوانەیە بەگەر گروپی زۆر نەشیا و دوور لە ئیسلام دەکەویتن زالێکانە زۆر وریابن لە کاتی پەروەردە دایکێک چۆن منداڵەکانی خۆی هەر دەستان لە بۆ نێژێ زوری پێ نەدەدان لێشی نەدەدان دەوە کوڕە شیرنەکانم کچە جوانەکانم بۆ خوای حەز دەکەم لە باش شتێ پێکەوە بین کەستان لێماندا نەبڕێ تخواستن هەموو بانوژەکان بکەن و بی لە قیامەتش ئەوە ماڵەکەمان ئاوادان بێر پێکەوە بین دوای کورەت دادەبڕن بەو نەوەی قسە لەگەڵ دەکردن و هەموو تەشجیعی دەکردنە دەستانەوە لە بۆ ئیمانەکان پتەو بیتن لە گەنجینەی زیکرەکانی استیفادە بکەن لە گەنجینەی زیکرەکان چۆن لە گەنجینەکەی زیکرەکان پێغەمبەر صلی الله علیه وسلم بە چار سەحابەی فەرمووە ئەلا ئەدلوکە عەلا کەنز من کنوز الجەنە یەک لەوانە ئەبوو دەردایە گەنجینەک لە گەنجینەکانی باش تێت پێ بڵێم گەنجینە چییە ماڵ و سەروەت و زێڕ و زی زۆر بە قیمەت شاز ئەگەر ئینسان زۆری خۆشویست و شاردیەوە ئەو گەنجینەیە گەنجینەی زیکرەکان ئەو شتانن ئەو زیکرانن کە خوا شاردیتەوە ئیلا لە بۆ پێغەمبەرەکانی
مرتبة تايبت بيداون فرموا لا حول ولا قوة إلا بالله كنز من كنوز الجنة. لا حول ولا قوة إلا بالله جنزنيك لجنز كاني باشت زور قلت لا حول ولا قوة إلا بالله درماني دردكانه زور قلت لا حول ولا قوة إلا بالله پشتی شەیتانی دەشێنی بەڕێزان پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم دەفەرمێ ئەگەر لە ماڵ هاتنە دەرەوە چۆن وەرنە دەرێ بە پێی چەپ بسم الله توكلت على الله ولا حول ولا قوة إلا بالله شەیتانەکان كان سبيك دەڵێن سلە پیاوە چی بکەین کە خوا دەیپارێزیتن و وەکە خوا لە حیفزی خۆی دانایە لێی دوور دەکەونە شەیتانەکان تەماشاکەن بەڕێزامەوە یەک لەوانەی تەماشا بکەین کە پێویستە دایک و باب وریابن ماڵی خۆتان بپارێزن ماڵی خۆم بپارێزە ئافرەتیش و پیاویش ماڵی خۆی بپارێزی چۆن ماڵی خۆمان دەپارێزین یەکەم جار ماڵی خۆمان لە شەیتانی بپارێزین چۆ زۆر کەسەیە عیلاقەم لەگەڵی ناتە ماڵم زۆر کەسێ پێ ناڵێ فەرموو نات بەڵام شەیتانی تا هەموو ماڵەکان چۆن شەیتانی دەرکەن بەڕێزان پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم دەفەرمێ اقرأوا سورة البقرة اقرأوا سورة البقرة فإن أخذها بركة وتركها حسرة يعني وتركها حسرة باش دەفەرمێ ولا يستطيعها البطلة دەفەرمێ ئێوە بەردەوام سوورەتی بەقەرە بخوێنن چونکە سوورەتی بەقەرە چییە بەرەکەتە سوورەتی بەقەرە بەرەکەتە بەرەکەت لە هەموو شتە چییە زا کە پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم بفەرمێ بەرەکەتەکە زۆر فراوانە و هەموو شتێک دەگێتەوە ئەدی واسێنان و تەرکردنی حەسرەتە حەسرەت یانی چ دڵتوندیە بێزەوقیە شێوانە چ تێش ولا يستطيعها البطلة بطلة يعني السحرة وأو كساني لبواري السحر بن پەیوەندیان بە سحرەوە بی یا ساحر بن ناتوان بیخین ناتوان نزیش بنەوە زۆر کەس خۆشەویستان لە ماڵی خۆی دڵت دەکوشتێ لە ماڵی هەتای ئاگری تێبەرنابی دڵتون دەبی بێزەوق دەبی بەڵێ چەند ڕۆژ سوورەتی بەقەرە نەخوێنێتەوە وەڵڵی نێوانێمان کە نەبخوێندیە پێویستە هەموو ڕۆژێ ئینسان لە بۆ بەرەکەت لە بۆ ئەوی شەیتان ماڵەکەی تێک نەدا حتى پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ ئەو ماڵێک کە قوڕای سوورەتی بەقەرە لێ دەخوێنرێ شەیتان لێ ڕادەکاتن شەیتان لێ ڕادەکات چۆن سوورەتی بەقەرە بخوێن یەکەم جار ئەگەر بەلایکەوی پێ ئاەتەکەی بیدایەتی سوورەتی بەقەرە بخوێنە بەلایکەوی مەرحەلەی دووەم کاکە سوورەتی بەقەرە و ئاەتی کورسی بخوێنە مەرحەلەی سێیەم پێش ئاەتی بیدایەتی بەقەرەی آيات الكرسي دو آيات آخر سورة بقرة لا ما زورش سيرة إمام مسلم لصحيح كي خوي حديثك من الجرتوا دفرمي لا يبيغمبري صلى الله عليه وسلم دانشتبون أصحابه كانوا جروا دفروا دنجي درقاق لأسماني هات حضرت جبرائيل دانشتبون فرمي يا محمد أو درقاق لأسماني كراو تا استا أو درجة نكريته قد أو درجة نكريته لأسماني باش فرموي أو ملائكتك هتخواري تا استا أو ملائكتنا هتخواري هذا بينس ملائكتك هات سلاي بيغمبري صلى الله عليه وسلم دانشت فرموي يا محمد أبشر بنورين أوتيتهما لم يؤتهما نبي قبلك أي محمد مزجني بي خوا دو نور دايتتو أو دو نور بيشتو ني دايته هيك كسرشي يعني أوسط بسؤال الزار بيغمبرا صلاة والسلام إخوانا سلبي نعم رايته أو دونا هرجي رالي وبيغمبري صلى الله عليه وسلم يكمنان فاتحة الكتابة فاتحة الكتاب دومينيان خواتم سورة البقرة أو دعاتي آخر سورة البقرة سورة فاتحة آمن الرسول بما أنزل إليه من ربه والمؤمنون أو دعاء خوش يستر آخر كي پیغمبر صلی الله علیه و سلم دفرمه لار شوێنێکی بخوێنرێ
ئەگەر بە ڕۆژ خوێندرا تا 3 ڕۆژان شەیتان ناستەوێ ئەگەر بە شەو خوێندرا تا 3 شەوان شەیتان ناستە و جێگایەی لەبەر دەفەرمی منداڵەکانتان فێرکەن خێزانەکانتان فێرکەن ئینسان بەردەوام لەسەرەوانە بەو خوایەی بەرەکەتێکی تایبەت لە ژیان و عمری خۆی دەبینی بەردەوام لەسەرەوانە بەیانیان وێران بەرەکەتێکی تایبەت دەبینن بسم الله الذي لا يضر مع اسمه شيء في الأرض ولا في السماء وهو السميع العليم لجنزيني ذكر كان برز لجنزيني ذكر كان أو حديث خوشويستان لإمام عثمان رواية كره أو كسر الإمام عثمان رواية كرت لا قشي زلطي للداش لردبي كوا حديثي لبو تابعينان وتابعينان دجرتوا لما استشهدان اشتيا در پیغمبر صلی الله علیه وسلم فرمویتی هر کسک بیانی سيزار او ذكري كرد بسم الله الذي لا يضر مع اسمه شيء في الارض ولا في السماء وهو السميع العليم او قسمني قلتي تا واريس اشتك زري لنا هذا اگر يوار كردي تا بياني اشتك زري لنا هذا انا اشتمشان ذكرت قلت والله دزانم دي مادام ذكرت دزاني لبرس لا قدوايا بيد لو زلطي دا قلت والله اوم الامام عثمان جريبوا امام عثمان البيغمبر جريبوا وامش دا امام عثمان بيستيا والله او شوي وامنيات او ذكر ولا بيركزوا ياكل حسب اللي بيركني ذكر كان الساعه برزان او ذكر ابو خواي زوزو كاريغرا لبو بارسني انساني حالتش كبرزان اگاتا اللي بالشيطان نوطش زي داتا چه شكا قورترين مهامي ايمان دار شر قوري من لقل چه لقل شيطانية همو اتكان القرآن دجمناتي لقل شيطاني باوك من حضرتي آدم اشتا دروز نكرابو شيطان دجمناتي كرت لكاتي دروز بوني هر شيطان دجمناتي كرت وسندشي خوارديا بعزتي خواي هرچی پێ بکەیت لە قشتەوە باتن دژمناتیکە دژمناتیشی مەسیریە دەفەرمێ إن إبليس لعنه الله يضع عرشه على الماء ثم يبعث سراياه سبينان شيطان كرسيكەی خۆی لەسەر ئاوا دادەنێ لە بۆ عەزەمەت پاشان سریەکانی خۆی لەشکری خۆی بڵاو دەکاتەوە دەڵێ بزانم چێتان میهمەیەکی گەورە کارێکی زۆر گەورە دەکاتن لە بۆ ئەوەی خەڵاتی پێ ببەخشم ئێوارە دێنەوە یەکێکیان دەڵێ وەڵڵاهی وام لە فلانی کرد بەرەهانمدا تا فلانە کەسی کوشت دەڵێ ئەوش چنیە وام کرد فلان ئارەقی خوارد لەوانە تۆبەی بکە فلان زینای بکەوە کۆمەڵە شتی باز دەکەن لە حەدیسەکەی ئاخری کە چاندەیە وازم لێنەی هینا هەتا بەینی خۆی و خێزانەکەیم تێکدا وام کرد تەلاقی بداتن فيلزمه الشيطان شيطان اوي لخون زي دكاتو ولا باوش دكاتو اوات مشاكل خوش ويستان تقداني ماري مسلماني تقداني نهشتي خزان تقداني شيرازي خزان شيطان شو روج يشي لبودكا همو روجي مفرزك درسي لبو تقداني ماري مسلمانا اقاتا لخوبي قد غلطي وانا كان هركاتشي فكرتش خراب اللوان لبو خزانة بڵێ وا دەکەم بزانەوە وەسوسەی شەیطانیە هەر کاتێک ژن فکرێکی خراپت لۆ هات لە دژی مێر دەکات وا دەکەم بزانە شەیطانە وەسوسە لە بۆ دەکا لە بۆی ماڵ دوێنانکە هەر کاتێک بەو لایەدا چوو ئاگال لە خۆی بیتەن لەبەرەوەی خوای گەورە لە قورئانی پیرۆز دەفەرمێ قل لعبادي يقول التي هي أحسن إن الشيطان ينزغ بينهم بعبد كان بري أي محمد صلى الله عليه وسلم تي قصي زور ساكا كام قصي زور ساكا أو يمكن دوا الشيطان سكاتن ضريان ليك هذا تشيني ضريان برجمان دكاليكتري دبي أجاولنا بخارنا بي خوش شيطان برزان قرآن بيروز ما يبختوريهم خوش كانها باشترين شت كلا قرآن باس كرابتن لبوب توبون زيادون ماتيا وإذا تليت عليهم آياته زادتهم
ئیمانە ئاگاتە لێ بەڕێزان خەڵکێکی زۆرمان هەیە ئەوڕۆکە تاقەتی قورئان خوێندنی نییە تەنبەڵی دەکات لە قورئانی سەکە وەڵا مۆبایل دەکاتەوە یان سارە دەکاتەوە یان تەزیلەش دەکاتەوە بە تەمای ئەوەی لە قورئانی دەگەڕێ برایان قورئان ڕاستە بەرەکەتە ڕاستە خێرخۆشە بەڵام ئەو کاتەی دەنگێکی زیندووی بە خۆت بخینی یان کەسێک لە ماڵی بخینی یان برادرێک بخینی گوێ بدێ یان مامۆستایەک بخینی گوێ بدێ بەڵام احتیمال تەنها لەسەر شتانە بەو خوایە ئەو یعنی ئەو ئیستیفادەیە ئەو قازانجە پێت ناگاتن وەکو دەنگێکی زیندی هەندە برادرە لە ڕوقیە شەرعی بەس احتیمال تەزیل دەکات نەخێر با بە خۆت دووبارەکەوە بە خۆت دووبارەکەوە فاتحەی بە خۆت دووبارەکەوە لەوانیان دە برادر تەماشا بکەن قورئانی باش نازانن تەماشاکەن بەڕێزان گەورەترین سوڕەتی قورئانی سوڕەتی البەقەرەیە دوایە سوڕەتی ئالی عیمران دێ وەنییە بەڵام سلاحەکان لەجێ سلاح خەتەرەکان سلاح خەتەرەکانی قورئان هەموو شیفایە هەموو بەرەکەتە بەڵام سلاحی خەتەر لە چێ دەرێ لا قل أعوذ برب الفلق قل أعوذ برب الناس هاگاتە نەبی لەو دوو سوڕەتە کورتەی گەورەتر چەچ دانایە کابرەکەش بخۆنێ وڵا بەقەرە لەبەر کرد وڵا ئالی عیمران لەبەر کرد کاکە هەرچەند عیبادەت بکەیت تەقوای بکەیت دەبی سلاحەکان بەکاربێنی گەورەترین سلاح چنە لە بۆ شەڕی شەیطانی لە بۆ شەڕی خەڵکی لە بۆ وەسوسەی تەماشا بکەین قل أعوذ برب الفلق لەگەڵ قل أعوذ برب الناس بەنسبەت ڕووداوەکانی سەردەمان خۆشەویستەکە ئینسانی ئیماندار دەبی وشیار بی ئەس تەماشا دەکەین عالم لە هەمووی بەرەو ئاژاوایکی گەورە دەڕواتن لێکواندا خۆشەویستان پێویستە ئاگامان لە خۆبی یەکەم شت شەڕی ئێستا تەماشا بکەین شەڕەکە لە بین چێن دەرەیە رووسیا تەماشا بکەین دەوڵەتێکی شوعیە سین دەوڵەتێکی کۆمەنیستە شوعیە ئەوە لەلایەک لەولایە ئێرانە دەوڵەتێکی شیعەیە لەولاش تەماشا بکەین فکرەی جوولەکەیە یعنی سڕاعەکە لە بینی ئەو سێ هێزەیە لێکواندا هەو سێ هێزەش بەهێزن زەرەکوان ئینسان دەبی ئاگای لە ئیمانی خۆی بی چونکە بەڕاستی ئەو چەکەی بەکاردێ چەکی سوتەمەنیە نەفت و غاز و پاشان گەنم خۆراکە ئەو چەکی کۆکوژیە تەماشا بکەین ئاگامان لەو شتانە بی لێکواندا موسڵمانان پێویستە بەڕاستی دوورکەوینەوە لە ئیسراف ئافرەتی ئیماندا دوورکەوتەوە لە ئیسراف ڕۆژی ئیسراف نەما هەموو دنیا تەماشا بکەین گران بووە ئەو شتە ساڵی ڕابرد بە دینارێکی بوون ئێستا بە 3 دیناریە وە لە هەندە وڵاتان گرانتریش بووە وە تەماشا بکەین ئێستا دەوڵەتێکی زۆر تووشی سوتان بوو ئێستا وڵاتی مەغریب بێ حساب خاچ سوتە هەتا پورتوغال هەتا ئیسپانیا فەڕەنسا یۆنان ئیتاڵیا یعنی ئەو ئاگرە گەورە دروست بووە بەڕاستیانی زەرەکی زۆری اقتصادی لەو خەڵکێ دەکەویتن زا ئاگامان لێبیتن بەنسبەت ئەوەش بلا خلافی تەوەکل نییە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەندە زار ئەرزاقی 1 ساڵی لە بۆ خێزانەکان دانایە ئاگاتە لێبی حەدیسەکان حەدیث صحیحن کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە بۆ خێزانەکانی زار حسابی ئەرزاقی 1 ساڵی کردیە و ئیمام غەزالی لە ئیحیا علوم الدین بە جوانی باز دەکاتن خاڵشکە بەڕێزان کە دایمەن بشۆشمان دەکاتن ئاگامە لێبتن هەرچی دژی خوای ڕاوەستا خوا لە ناوی دەباتن بەڵام قەدەری خوای لەمە دیار نییە ئەمە بە عەجەلەین تەماممان کمە شای ئێرانێ پاشەوەی لە خۆی بایی بوو ناوی خۆی گۆڕی شاهنشاه یعنی چ یعنی مەلیک الملوک پێغەمبەر صلی الله علیه وسلم نەسیحەتمان دەفکا و نەیکرد لەوەی کە کابرا بڕێ مەلیک الملوکم چونکە مەلیک الملوک بەس خودایە هەندەی پێنەچوو خوای گەورە موسیبەتەی بەسەرینا سوک و ڕیسوای کرد لە ئاسمانی ئەو دەوڵەتان سوڕا بە تارەی 1 دەوڵەت نەدرێژ بێتە خوارێ
هذا اللي بيصير بخير يا إخوان هنا أنا خوار ريان بدا قذافي وتي أنا ملك ملوك أفريقيا ناوك قوالنا تبص على كل سوق استاج تمشابكين زور لشخصيات عالمي لو كان بدرسي لمستوى عالم يعني أقصى خطر عندك براسي دواي قصي خطر هر كات قصي شوازي فرعوني كرا لناودسن هر قائدة شوازي فرعوني قصيبك أنا ربكم الأعلى أو قوي قولا لناودة يصير تمشاكا بس حرف فايت ذا 8 فأخذه الله نكال الآخرة والأولى أكثر بس حرف فايت يعني بس تعقيبة تراخيش تداني زوري أبي أفكاري فرعوني خطرها وخوشمان برزان دعاء باشتريشتا كبردام لسه الدعاء كان يعني غافل بون لدعاء كارثاتا يكم عقوبة مسلمان ورد قل الدنيا اتيام يكم عقوبة كبقواي قولا ذات مسلمان اتيا محرومي دكا للزي منازا طاقة نامني شو دانشتي نيروانك ايو لبرايتي بتن لبقر خوي قصيبك رازو نيازبك يكم عقوبة لذتي منازات اللي دستوا يكم عقوبة ويا قبل أقبلي لبري بيا صالح كان بيا صالح كان يقول لو علم الملوك ما نحن فيه من لذة لجالدونا عليها بالسيوف دانقو والله أقبلي كان بزان أما لسخوش داينا والله بس بشير لي ما عندن حسودي ما بيتم لو لذتي زبرزان شكوتمان ماري خومان بزيكو طاعت وخاصة خويني سورة بقرة لو هناني بركت ودركني الشيطان باشا قرم بيسكس بالله ماري ما مستمران سورة بقرة راسة زوجتكونيا وكو حزب كتيدا دا باش كاين هاريك كاكتوني بخلون منو ساعات خوتو دك يعني بيسكس لا ماري شخص ما دمان سورة بقرة لا مارا كيف خدري هاريك ديارك أتلا برا يكتاد من دا تابس أو بيست تاسي يعني تمشاوكي بس ريح مروجة تتوالي لمارا كما سورة بقرة تاوكرتن يعني رجاية وباشا ركا جداني قرآن ليكتري يعني بخوان بخيرين يعني جبدني تنا سيدي وشتانا كاكا لو كاتب لطاقتيا وبكرنوي قرآن جنداني كارساتا كاتني فيه يقل حالة تكاني كشيطان زن زفر بإنسان دابا كان جنيا كلو كاتب نجي قرآن دي بلام كابرا لحالتي وينيا هس لقرآن كراكت بي شيطان أو كاتب زفري بي دابا زور يابن خطرة قرآني كيو جشنا دي وكو كتبان مسألة إيمانيش وكو بسادة ورقل شرشوكنكي إيمان مسألة إيمانا مسألة كمان هي كدائما تشع علوزي وقيل قائد برزان مسألة فكري سلفية خوش إنسان سلفية سي طبقية بيغمبر صلى الله عليه وسلم نفرمي خير القرون قرني باشترين خلطشي سردمي بيغمبر صلى الله عليه وسلم باشا ثم الذين يلونهم باشا ثم الذين يلونهم سي طبقية باس كردية أو أنا اللي استخدم بيغمبري صلى الله عليه وسلم أصحابه كان باشي تابعين كان باشي تابعين كان استاي كم تمشاوكين دزبيشي أهل السلف شيدا صحابة كان بيغمبري صلى الله عليه وسلم لهجرتوا تا آخر صحابي وفاة دكا آخر صحابي عندك أبو عامر طفيلي نقل كردي للصدي هجري عندك أنس كوري مالكي نقل كرديها والحاصل الصدي هجري هس أصحابك نمايا كواتا حتى الصدي هجري أواتيا قرنية كما قرن الدوام قرن التابعين أنا السعيد كوري مستيبة تمشى بكين أو القرنية تمشى كمرة الصحابة التابعين كاني بردي الصحابي تمشى بكين لا مدينة بنا ولا مكاش بنا أنا بيغمبرنا صلى الله عليه وسلم نديتيا بلام أصحابي نديتيا لسدم
سەدەستیان پەروەردە بوونا ئەوەش لە تەماشا بکەین لە ساڵ 200 هیجری کۆتایی پێدێتن تابع تابعین هەتا چەندی دێتی پاشانەکە وەسیغار تابع تابعین هەتا 303 هیجری 303 هیجری آخر کەس لە عولەمای سەلەف کە وەفات دەکات چێیە؟ ئیمام نەسائیە ئیمام نەسائی لە فەڵەستین لە 303 شەید کرا کۆتایی بە سەلەفە کەواتە ئەوەی لە بەینی هیجرەتی پێغەمبەری صلی الله علیه وسلم هەتا 303 هیجری ئەوە سەلەفی ڕاستەقینە ئەوانە ئەوە سەلەفن ئەویت کە پێی ناگوترێت سەلەف هەمووی خەلەفە ئاگەبان لەوە بی غەڵەتێکی خەڵک ئەو شتێ دەکا و خەڵکی دەڵێ وەڵامە بە تێگەیشتنی سەلەفەوە ئیش دەکەین یان ئەم قورئان بە فەهمی سەلەف بە فەهمی سەلەف چێیە؟ شافعی سەلەفە بوخاری سەلەفە مسلم سەلەفە ئەوانە سەلەف کاچ ئیمام مالیک سەلەفە ئیمام مالیک لە کەس ئەسحابان دەرسی خوێندیە ئەبوو حەنیفە حەفت سەحابەی دیتیە علمی لێوەرگرتینە ئیمامی شافعی لە تابعینەکان علمی وەرگرتیە لە تابعینەکان علمی وەرگرتی کاچم علم مەکە و مەدینە بخڕ کردەوە یعنی تەماشا بکەین ئەو عەقڵەتە چی تێنەگەیشتنانەیە ئەوە زان سەلەف 100 ساڵەوە پێش دەست پێ کردیە زۆر بەغەڵەتی کەیشتنا سەلەف ئەو سێ طەبەقەیەیە سەلەفی ڕاستەقینە أو علماء أو طبقينا وصلى الله وسلم على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين خواهي قولها ملاياتي موفق بك خواهي قول لمن قبول بك خواهي قول الله ملاياتي خوش بي خواهي قول ظلمان خوشك خواهي قول علم من زيادك إيمان من بيزك ولا مصيبة دنيا وقيامته مصيبة دزالها ملايك بارزي آمين الحمد لله رب